خەلیفەیەکیان هەبوو، خەلیفەی عوبەیدی کە پێیانەوە خەلیفەی فاتیمی ئیسماعیلی، سێ وەزیری هەبوو لە یەک ساڵە، سێ وەزیری گۆڕی. وەزیرێکیان ناوی عادل بوو، وەزیرێکیان ناوی ضرغام بوو، وەزیرێکیان ناوی شاور بوو. جا تۆ دیقەتی ئەم شاوەرە بن بزانن چەند لەبلەبان و ناکەس بەچەیە. جارێ ضرغام هەستا عادلی کوشت بۆ ئەوەی کە وەزارەتەکە بۆ خۆی بمێنێتەوە. لەو کاتەیە کە خلافەت هەبوو ئەگەر یەکێ پێیان بوو تایە وەزیر یعنی ڕەیس وزەرا، یعنی حکمی هەموو میسرێ کرد کە ئەو کاتە میسر پێیانەوت ئومە دونیا، دایکی هەموو جیهان. ئەو نەفراوان بوو، یعنی شوێنێک نەبوو منافسەیەکی بەسیط بێ خەڵک لەسەر شارێک و لەسەر لادێی شەڕکانە، لەسەر شاری گەورە شەڕیانە کرد، لەسەر وڵاتی گەورە ئیشیانە کرد. ضرغام هەستا چی کوشت؟ عادلی کوشت. چێ مایەوە؟ شاور لەگەڵ ضرغامە. وەزیریش لەو سەردەمایە هەموو شتێکی بەدەست بوو. خەلیفە تەنها کارتۆن بوو مابووە. لەبەرەوە هەستان چیان کرد؟ هەستان ئەمیان جوابی نارد، شاور جوابی نارد بۆ نورەدین. وتی نورەدین ئەگەر جێیشم فریاخەیت و بێیت بەدەمەوە لە دەست ضرغام نجاتم بەی کە منافیسی منە و هاو سەرۆکمە بێ ئەوم بۆ بەی بە عەرزە جوندی و ئایدی من، پارە و ئایدی من، ئەسەدەنی شێرکۆوە گرمە خۆم، بەشێکی باشتان بۆوە بڕمەوە، هەموو ساڵێکیش باج و خەراجەکەم تەیانەیەمێ. ضرغامی ژێر بەژێر جوابی نارد بۆ چێ؟ بۆ ئەموریی یەکەم کە پاشای بەیتڵمەقدس بوو، خاچپەرست بوو. وتی نورەدین زەنکی بەتەمایە بگاتە ئێرە و جێیش بنێرێ، ئەگەر فریانەکەویت میسرە لەدەستە چێ. جێیش بنێرە، ئەگەر جێیش نار بۆم هەموو هەنگاوێکت کە 24 هەنگاوە لە بەیتڵمەقدسەوە هەتاوەکو میسر، یعنی 24 وێستگەیە، 27 وێستگەیە، هەموو وێستگەیەک 1000 دیناری میسری تێمێ. هەموو جێیشەکەت هەدیاکەم، هەموو ساڵێکیش باجەکەمەیەم بە تۆ، ئەبم بە تابعی بەیتڵمەقدس، ئەبم بە ویلایەتێ سەر بە تۆ، بەشە تێ نەیەڵیت ئەمانە زەفەرم پێبێنن. نورەدین زەنکی کە ئەمەی زانی ئەسەدینی شۆرکۆ بان کردوتی فریای میسرکەوە با نەکەوێتە ژێر دەستی خاچپەرستەکان. ئەسەدەدین شێرکۆ 2000 کەسی لەگەڵ خۆیان برد. چی تیا بوو؟ سەلاحەدین لەگەڵ خۆیان برد. 2000 کەس بەس. گەیشتنە میسر. کە گەیشتنە میسر ئا لەوانەیە شەڕ و پێکدان ڕوویدا لە بینی ئەسەدەدین شێرکۆ و چێیە؟ ضرغامە. ئەم بۆ یارمەتی چێ چووە؟ بۆ یارمەتی شاوەری خائین چووە. هێشتا جێیشی سەلیبی نەگەیشتووە. ئا لەوانەیە ضرغامیان کوشت. ضرغام ڕای کرد، کوشتیان و نەجاتی بوو. قووەت بۆ کێ مایەوە؟ قووەت بۆ شاور مایەوە. ئێستا شاور بەبێ منافیس بوو بە ڕەیس وزەرای هەموو میسر. ئەنجا بە ئەسەدی شێرکۆ وتی ئەسەدین شێرکۆ دەستە خۆش بێ بە خێر بیستە چاوم، بڕۆ زەحمەت نەبێ لە بەلبیس دانیشە. لەولا قاهیرەوە بوو، لە شەرقی قاهیرەوە بوو. ئەلیوات بخۆ دانیشە عاقلانە و دەنگی لێوەنێت. تۆ میوانێکی دانیشە و ئیشەکەی خۆ کردووە و قسەی زیاتر نەکەیت. دوای وتی زەحمەت نەبێ فەرموو دەرچۆ. هەیلەوە ئەم پیاوە هێناوە، ساکەنە هەروە بە ئەو ئاسانیە فەرموو دەرچۆ. ئەسیدەین شۆکە وتی من ئەم وڵاتم بە خوێن گرت، وەروە بە ئاسانی جێی نایاڵم. نامەیەکی نووسی بۆ چێ؟ بۆ ئەموری یەکەم. ئەموری یەکەم چێ بوو؟ پاشای بەیتڵمەقدس بوو کە ئێستاکەنە ضرغام نامی بۆ ناردبوو. وتی وەرە فریام کەوە لە دەست ئەسەدەدین شێرکۆ نەجاتم بە. سەیدی ئەم پیاوەتیەکە، سەیدی ئەم خیانەتەکە، سەیدی ئەم خەنجەرەکە لە پشتەوە. ئەمۆریە هات، ئا لەوانەیە دەستیان چووە خوێنی یەکتری لەگەڵ چێیە؟
لەگەڵ ئەسدیدین شێرکۆیە. دوایی هەستان سڵحیان کرد. وتیان کاکە نە ئێمە و نە ئێوەش سڵحێکەکەین هەمومان بۆ دەرەوە. پاشای بەیت المەقدس زایدن ئەسدیدین شێرکۆ هەردووکیان بۆ دەرەوە فەرموون. وتیان ئەبەی جێشەکەشتان بە هاوتەریبی بچێتە دەرەوە. جەماعەتی ئەسدیدین شێرکۆ بۆم ڕێگەی ئاوا بڕوا، جەماعەتی تریش بۆم ڕێگەی ئا بڕوا بۆی کە کەس بەجێ نەمێنێ و دوایی لە پشتەوە خەنجەر بەهاوێ ئەبێ هەردووکمان چینە دەرەوە. وتیان بەسەر چ هەردووکمان چینە دەرەوە. وەڵا هەردووکیان چوونە دەرەوە. شار بۆ شوێ بەجێما بۆ شار بەجێما. شاوەر بکوژ و بەبڕ خۆی بوو. کە ئەوان ڕۆیشتن ئەنجا دەستی کرد بە قەتڵ و عامی ئەوەی کە مابوو. پیاو کوشتن، دزی، جەردەیی، وەکو ئیساکەنە لە وڵاتانە ڕۆیات. بە شێوەیەک دەستی کرد بە تاوان خەلیفەکەی خۆی، خەلیفەی فاتیمی هاواری لێستا. جوابی نارد بۆ چێ؟ جوابی نارد بۆ نورەدین. وتی پیاوی چابە وەرە لە دەست وەزیرەکەم ڕزگارم کە من کارتۆرم دەسەڵاتم نییە.